ڕاوین بە پێشکەشکردنی پرۆژێک تەوان پرۆژەکە بە هاوبەشیە لەگەڵ هاوکارانم ئەم پرۆژەیە لەژێر ناونیشانی گلۆبس هێڵسکێر IoT پرۆژەکە لە شێوەی دەستەوانەیە بەخۆی ڕۆبۆتە بەڵام ئێمە لە شێوەی دەستەوانە دروستمان کردووە ئەم پرۆژەیە بەکاردێ بۆ ئەو کەسانی کە توانای قسەکردنیان لەدەستداوە بە تەواوەتی واتە لە جگماکەوە کە لەدایک بوون توانای قسەکردنیان نەبووە یاخود بە هەر هۆکارێکی دەرەشی تووشی حاڵەتی قسە نەکردن بوون تووشی یاخود لە قسەکردن کەوتون ئێستا ئەگەر پرۆژەکە تێست بکەین لە کاتی تێستەکەش لە بۆ شەڕعەکەم بەم شێوەیە لە هەر پەنجەیەکی فلیکس سێنسەرمان داناوە ئەمە بۆ چیە ئەمە بۆ جوڵەکردنە و لە ڕێگەی ئەم سپیکەرەوە ئەتوانی جێبیستی دەنگەکە بیتن بەم شێوەیە هەر پەنجەیە کە دەجوڵێنی دەنگێک دەرئەکات ڕێک بەم شێوەیە و لە هەمان کاتدا ئەم پرۆژەیە سوودێکی تریش ئەگەێنێت ئەویش پێوانەکردنی دڵی نەخۆشەکەیە بە بەردەوام یاخود ئەو کەسێک کە بەکاری دەهێنێ بۆ نمونە بەم شێوەیە لە ڕێگەی ئەم لیدەوە دەتوانانی پێوانەکردنی دڵی نەخۆشەکە یاخود ئەو کەسێک کە بەکاری دەهێنێ بزاندرێت ئەگەر باسی دەستەوانەکە بکەین زیاتر نمونە هەر پەنجەیەک ئاماژەیەکە چۆن لی تێگەیت کەسی بەرامبەر چۆن لە ئاماژانە تێ لە ڕێگەی ئەم سپیکەرەوە دەتوانێت تێبگات ئەگەر کەسەکە توانای بیستنی هەبیتن یاخود نەبیتن ئەم کەسە ئەتوانی داواکاری خۆی پێشکەش بکات بۆ نمونە حسب خودی کەسەکە یاخود نزیکەکانی ئەو کەسە دەتوانی دەنگەکان دابڕێژدرێن ئێمە لە ئێستادا هەر وەکو تێست وەکو ئەوەی کە فکرەکە بگەێنین تەنها چەند قسەیەکی سەرەکیمان داناوە چەند چیتان داناوە یارمەتی چونە سەر ئاو و هەروەها خۆراک و هەروەها ئەگەر ئەو کەسە ئازارێک لە جەستەی هەبیتن ئازارم هەیە ئیتر بەم شێوەیە هەر پەنجە بەڵێ هەر پەنجە و دەنگێک دەرئەکاتن